بەڕێزان سڵاوتان لەبێتم کاتتان باش من دالیە لە بازنەدا لەگەڵتانم سەرەتاش سەرزێڕەی گرنگترین هەواڵەکانتان پێشکەشەکەم. بە ئامادەبوونی بافڵ جەلات ساڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت لە بارگای نووری مالیکی لە بەغداد کۆبوو و تاوتی دوایین گۆڕانکاریە سیاسی و ئەمنیەکان و ڕێکارانەی لەم دوایەدا حکوومەت پێڕەوی کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گرفتی بەرزبوونەوەی نرخی گۆڕینەوەی دراوکرا. ڕزگار حاجی حەمەلێ پرسراوی دەستگای هەڵبژاردننی یەکێتی ڕایگەاندێکێتی ئامادەی هەڵبژاردنە بەڵام بەو مەرجانەی پێشتر ڕایگەاندبوو کە خۆی لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەمواری یاسای هەڵبژاردن دەبینێتەوە بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەریش هەمان هەڵوێستی یەکێتیان هەیە. قوبات ساڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و کونسوڵی گشتی ئیمارات بە ئامادەبوونی وەزیری کوشتکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کۆبوونەوە باسییان لە پەرەپێدانی کەرتی کوشتوکاڵ و چۆنێتی سوودوەرگرتن لە زمونێ وڵاتە کردووە. جارێکی سەر هێزێکی سوپای قەڵی کوتایە سەر چەند گوندێکی کوردنشین لە ناحەی سەرگەڕان لە سنووری کەرکووک و داوایان لێ کردوون سەرجانی لیژنەی کوشتوکاڵی کەرکووک بکەن. لیژنەی باڵای بە دواداچوونی جێبەجێکردنی یاسای چاکسازی بڕیاریدا هێزەکانی 1970 بخرێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە و موچەکانیشیان دەکرێت ئەلکترۆنی. دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردنەوە دەوڵەتیەکان ئاشکرای کرد زیاتر لە 135,000 ئاواری ئێسدی نەگەڕاونەتەوە بۆ ناوچەکانیان و لە کەمپەکاندا دەژین و تا ئێستاش 83 گۆڕی بە کۆمەڵ لا سنووری شەنگال هەڵدراونەتەوە. وەزارەتی پلاندانانی عێراق دەستی باڵای سەرژمێری دانیشتوان کارە دەکاتەوە و کار بۆ دیاریکردنی کات و کەشێکی گونجاو بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی دەکات. ئەنجامێکی پەرلەمانی عێراق ڕایگەاند هەوڵ دەدرێت بڕگەی تەمەنی خانەنشینی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق بگۆڕدرێت و لە 63 ساڵەوە بکرێت بە 65 ساڵ. بەڕێزان تەوەری ئەمڕۆی لە بازنەدا تایبەت دەبێت بە کێشەی جوتیارانی کورد لە کەرکووک. راپۆرتێکمان سەرەتا ئامادەیە. مڵکداری و زەویزار ئەو کێشەی دەیان ساڵا بەرۆکی هاوڵاتیان و گوندنشینانی دەوروبەری کەرکووکی گرتووەتەوە بە تایبەت ئەو شوێنانەی کە سنوورن لەگەڵ ناحێ و گوندە عەرەبیەکان هاتوونێتە سنووری ناحەی سەرگەڕان دەمانەوێت لەو کێشەیەی هاوڵاتیان بکۆڵینەوە کەوا چەندین ساڵە ڕوبەڕوویان بووەتەوە و بەرۆکی گرتوون. ئێمە بە پێنج پشتی کوڕی یەک دایکوبە بکوین لەو گوندەی لێرە و لە چەند ناوچەیەکی دیکەی کەرکووک گوندشینانی ڕەسەنی کورد بەهۆی ڕێگریەکان دەیان دۆنم زەوی هاوشێوەیان بە وشکی ماوەتەوە. چەندین جارانی هاتوونە سەرمان. ڕەشید گەنجێکی جوتیارە لە گوندی خەرابە ئەو دەڵێت چەندین جار لە کاتی کاری کشتتوکاڵی هێزە عێراقیەکان هاتوونەتە سەری و سەرباری ڕێگریەکان دەستگیریان کردووە. بە شەو دەرچوینە بە ڕۆژ ئیشکارمان نەبووە نانێت بە ڕۆژ بە هیچ شێوەیەک زۆت و چەڵام کرد بە شەو دەرچوونە بەبێ لای باوەڕ دەکەی کەمینیان بۆ ئێمەداناوە کەمین ئەتا بەیانی کەمینیان بۆ ئێمەدانەوە کە دەرنەچین لە دیەکان بچین ئیش بکەین. دەمەوێت پێیان بگەینم گۆڕستان شایدی ئەم حاڵەیە فەرمەوە باپیرم کە بۆچی بەدەر لە تاپۆ و بەڵگە نامەڕەسمیەکان کە پشتڕاستی دەکەنەوە کورد دانیشتووی ڕەسەنی ناوچەکان جوتیاران گۆڕستانەکان و چەندین شوێنی دیکە نیشان دەدەن کە گەواهی ئەوە دەدات کورد مێژووی دێرینی هەیە و خاوەنی ڕاستەقینەی زەویەکانە. باپیرە گەورەمانە ئەمە باپیرەی گەورەمان عەزی خدر لێرەکوانە لە 1925 ئەمرێ خوای کردیا ئەو کاتێک کە ئەمرێ خوای کردیا تەمەنی 90 ساڵ بووە تەمەنی 90 ساڵ بووە. ئەمە شتێکی ئاشا هەڵنەگر ئەم گۆڕستانە شتێک کەش حەزم لێ بۆتان باز بکەم بەڕاستی ئەو عەرەبی هاوردا بە بڕیارێکی کاتی خۆی مەسقیان سەورە هاتن 20 ساران سنوورەکەی ئێمە ئەو گوندانیان داگیر کرد سنووری سەرگەڕان داگیریان کرد بگرەی لە هەموو قەبستانەکانی کوردان یەک جەنازەیان نییە. ئاشی باپیرمە باپیرم سلێمان حوسێنی دەروەش خەدەری شتەکی تاریخی هەر کەسێک دەرێ من ساعبی ئەو مەنتیقەمە برێکاکە ئەو ئاشە هیچەیە بیرانە ئەو بیران هەموو چلگەس قۆلە 25 بیری لێ کاکە ئەو بیرانە هیچ کەسەشی هەبووە غیرە قەومی کوردی بی. ماوەی زیاتر لە 5 ساڵە لەبەری ڕۆژاوای کەرکووک لە کۆی 42 گوندی سنووری ناحەی سەرگەڕان بەردەوام 8 گوندیان ڕوبەڕووی هێرش و داگیرکاری عەرەبی هاوردە بوونەتەوە
کە بە پاڵپشتی هێزە عێراقیەکان چاویان بڕیوەتە زەوی جوتیارانی کورد لە سنوورەکە. ئەمە جگەلەوەی لە بەری ڕۆژەڵاتی کەرکووک لە ناحیی لێدان و قەزای داقوق هەمان کێشە بۆ سەر جوتیارانی کورد بەردەوامی هەیە. ئەمە شوای کردووە زەویەکانیان تاوەکو ئێستا وشک و بێبەرهەم بمێنێتەوە و ئەوان بە درێژایان 5 ساڵە پارێزگاریان لە زەوی باو باپیرانیان کردووە. چاویانیش بڕیوەتە سەرکردایەتی سیاسی کورد تاوەکو بتوانێت لە ڕێگەی یاساوە لە بەغدا کێشەکانیان بۆ چارەسەر بکات بۆی دووبارە ڕۆح بەبەر زەویەکانیان بێتەوە و بتوانن بەبێ بوونی هیچ کێشەیەک کاری کشتتوکاڵی خۆیان ئەنجام بدەن. زانانە بەز کەناڵی ئاسمانی کەرکووک سنووری ناحیی سەرگەڕان. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە کێشەی جوتیارانی کورد لە سنووری کەرکووک و جەوروبەری قساکەین وەکو دەزانین کەوا دوای ئەوەی کەوا ڕژێمی باس کۆمەڵک عەرەبی هاوردەی هێناوە لەو سەردەمەدام بەشێک بۆ لە سیاسەتی تعریبکردن و ڕاگواستن زەوی کورد داگیر کراوە و دراوە بۆ عەرەبان و گرێبەستیان بۆ کراوە. ئەو گرێبەستانی کە ئێستا هەیەە هەمان ئەو گرێبەستانێ و نوێ نەکراوەتەوە. جارێکی تر بۆ نمونە لە دوای 2003ەوە کوردەکان گەڕاونەتەوە سەر زەوی وزاری خۆیان، بەڵام ئەوان ئەڵێن ئێمە تاپۆی خۆمان هەیە و زەوی زارانە مڵکی ئێمە و مڵکی ڕاستەقینەی خۆمانە. لە دوای 2009 لە دوای 2017 لە کۆتەکانی ڕێفراندۆمەوە جارێکتر عەرەبی هاوردە هاتوو کێشە بۆ زەویزاری کورد لە سنووری دەوروبەری کەرکووک دروست دەکات، بەڵام بە دیاریکراوی لە دوای 2009ەوە ئەم کێشانە دروستە بێت، هەوڵی داگیرکردنی زەویزاری کورد دەدرێت. کوردەکان دەڵێن کەوا تاکە چارە سەر لە کۆتاییدا تەنیا جێبەجێکردنی مادەی 140 ئەوان ئاماژیان بەوەدا زۆر جار ئالۆزی لە نێوان ئەوان و عەرەبی هاوردە دروست بووە، بەڵام ئەوەی جێی سەرنج و جێی قسە لە سەرکردنە عەرەبە هاوردەکان هێزی ئەمنیان لەگەڵە و جگەلەوە بەم دوایانە ئەوان دەڵێن ئێمە نووسراوی پارێزگاری بۆ وکالەتی کەرکووکمان پێ بۆ داگیرکردنی ئەم زەویانەوە لە هەمان کاتدا نووسراوی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووکیان پێەیە. ئەمە سەر ڕای ئەو بڕیارانەی کەوا دراوە لەلایەن ئەنجومەنی وەزیران و خودی پەرلەمانیشەوە کە دەبێت سەرجەم ئەو کێشانەی کە لە ناوچە کێشە لە سەرەکان هەیە ڕابگیرێت تاوکو جێبەجێکردنی مادەی 140. قسەی زیاترەکەم لەگەڵ هەریەک لە میوانەکان بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سنووری ناحیەی سەرگەڕان کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوون بەخێر بێت. و لە هەمان کاتدا شێخ نەجاد مکەڕم تاڵبانی کەسایەتی و جوتیاری سنووری قزای داقوق کاک شێخ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت بەخێر بێت. کاک محەممەد لەسەر قسەتی بەڕێستان کاک شێخ لەیەوە دەست پێ بکەم. کێشەی زەویزار و مڵکداری لە کەرکووک و دەوروبەری لە کێوە دەستی پێ کردو چۆن دەستی پێ کردووە؟ سپاس بۆ جەنابت و بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک و کادربەرزانەی تەلەڤیزیۆنی کەرکووکن. کێشەی مڵکداری و کێشەی ئەرز لە کەرکووکە بتاکید خۆی لە ساڵی 1970 قانونی ئیسلاحی زراعی 1970 دەرچوو. قانونی ئیسلاحی زراعی کە قانونی بوو ناویان نا تحدیدی مولکیاتی کرد. ئەو وەختە مولکیات هین خاوەن ئەملاکەکان بوو، ئەوەی کە هین کورد و تورکمان و عەرەبیش بوو. قانونی 170 خۆی لەوەلو لە وەختی بەحسا دەرچوو، بەس یعنی قانونێک بوو بە عەدالەت ئەو ئەرزانەی چیلێکە تحدیدی مولکیەتی کرد، هەر مەلاکێکی هێنا لە کورد و لە عەرەب و لە تورکمان وەکو یەک ئەرزی بەراو ئەرزی دەیمی بۆیان دیاری کرد. ئەو ئەرزانەی کەوا هەبوو با بڵێن کردی بە دوو بڕەوە، بڕێکی کە بۆ مەلاکی داناوە بۆ کورد و بە عەرەب و بە تورکمان ناوی نا مجەنەبە، بڕێکشی ناوی نا ئەراضی مستەولە عەلەیه کە لە زیادەی ئەملاکەکان بوو لە کورد لە تورکمان لە عەرەب. ئەو ئەرزانەیان بڕی چیان لێکرد؟ ئەو ئەرزانە خەڵسیان بە شێوەیەکی عادلانە تەوزیعیان کردە سەر خەڵکی ئەو ناوچانە لە کورد لە عەرەب لە تورکمان لە خەڵکە ڕەسەنەکانی ئەو ناوچانە هەر منتەقەیەک بە شوێنی خۆی و بە گوێرەی مەساحەی خۆی هەر مقاتعەیەک. بەڵام ئەوەی کە کرا لە ساڵی 73 بەم لاوە ڕژێمی بەعەس فکرەی گۆڕی، دیار بوو ترسێک لە دڵیا هەبوو لە مەوزوعی کوردویستی دەوری کورد لە کەرکووک کەم بکاتەوە، دەوری تورکمانیشی لەگەڵا کەم بکاتەوە. یعنی هەڵسا بەهێنانی هەزارها خێزانی عەرەب لە ناوچەکانی تری عێراقەوە، چ لە جنوب چ لە ناوڕاست و هیواشیان هەبوو کە لە دەرەوەی عێراقیش لە جەزیرەی عەرەبیەوە ئەوائیلیان هێنا، حتا لێرە تەسجیل نەکرابوو، نفوسیان نەبوو. لێرە لە ساڵی 75 نفوسی بۆیان دەرکرد. لە ساڵی 75 بڕیارە قراراتی مەجلیسی قیادەوەری دەرکرد لە کەرکووکە. ئەوەنی من بزانم 5 قرار لە مەجلیسی قیادەوەری دەرچوو لە کەرکووک کە لە منطقەی سەرگەڕانەوە ئەیگرێت حتا منطقەی دووس خورمات و تقریبا بەو قراراتی مەجلیس قیادەوەری 300,000 دۆنەم ئەرزی کورد و تورکمانی داگیر کرد لە سەرگەڕانەوە. دێتە بەبان منطقە تورکمانەکانە لە بەلاوە لە بەڵاوە لە یایچی لە بەشیر لە تازە دێتە داقوڕ حتا دووس خورمات و
ئەو 100,000 ئەرزە دۆلمەی چی دەکرد هەڵسا تەوزیعی کرد بە گرێبەست بەسەر ئەو عەرەبە هاوردانەیە کەوا هێنابوویانی لە ناوچەکانی تری عێراق و هەروەک وتم ئەم مەوزوعە وا درێژەی کێشە ئەمجا لە دوای ئەوە لە ساڵەکانی هەشتا بەم لاوە هەڵسا قەراراتی لژنەی شؤونی شیمال دەرچوو کە ئەو وەختە تا یاسین ڕەمەڵان و عەلی حەسەن مەجید سەرپەرشتیان ئەکرد ئەو قەراریە لە قرار دەرچوو بە داگیرکردنی دیسانەوە ئەرزی کورد و تورکمان ئیطفای کرد ئەوانە ناوی نا ئیطفا ئەو مەساحەیە لەو کاتەوە ئەوەی من بزانم زیاتر لە 900,000 دۆنم ئەرزی کورد و تورکمانی داگیر کرد بەو بڕیارەی لژنەی شؤون شیمالە دیسانەوە هەڵسیا ئەو ئەرزانەی تەوزیع کرد بەسەر عەرەبی هاوردەیە و ئەو کێشەیە هەروە مایەوە ئەمە ئەو بڕیارەی کەوا قراری ئیطفای پێدەرکرد يعني بنص أنسيت عليه بس أرجي كرد وتركمان عربي مستثنى كرد وليلاكا أرجي كرد وتركمان داجير كرد دي سنة وتوزيع كرد بسر أو على بهاوردانية وهي وايكت قسمك العربي حويجة ودوربري كركوكي شيناك أصلا خويا كركوك اللي سكا كيشك لو دروس بوا أما نظن ما دي سطوتي بس أواناك لتوان فوسيان كركوكنية أوان عربي هاوردي شيان هنا لحويجة ودوربري كركوكوا أو أرزاني كرديان كإطفاق عليهم كرد وتركمان بالتأكيد لمنطقي وإن من نوشة كرديان وكوشوان ليلان لسرقرانش كيشي أو كيشي هي لدوربري داقوقي شيء بلاوة هي ليايتشي هي لتازة خرماتو هي لشونەکانی تریشەیە ئەو ئەرزانی تەوزیع کرد بەسەر ئەو عەرەبە هاوردانەیە ئەو کێشانە ئەو بابەتە ماوە حتا ڕوخانی باشەکە شێخ لە سنووری قەزای داخۆق چەند دۆنم زەوی کوشتوکاڵی هەیە هەمووی کێشەی لەسەرە هەمووی کێشەی لەسەر نییە ئەمان هەڵسان لە وەختێکا بە دوو قەراری مەجلیسی قیاد سەورە کە منطقەی داقوقی گرتەوە قەراری 824 کە زیاتر لە 50,000 دۆنم ئەرزی کوردی داگیر کرد لە قەراری 824 کەوا سادە لە منطقەی داقوق بوو زیاتر لە 50,000 دۆنم ئەرزی کوردی داگیر کرد لە دوای قەراری ئەوەی 369 هەیە کە لە دبسەوە گرتی حتا قەزای دووس خورماتوو ئەویش ئەرزی کورد و تورکمانیشی تایە زیاتر لە 135,000 دۆنم ئەرزی بەو دوو قەرارە داگیر کرد دوای ئەوش کەواوتم لە ساڵی 90ەکان ئیمجارە ئەتفا دەستی پێ کرد و لە دوای ئەوەش بڕیاری هەبوو تاکە تاک بڕیاری تاکڕەوانەیان دەرەکرد تەسەورکە ئەمە کتابێکی حزبی بەعسە کە 18 خێزانی کورد لە منطقەی داقوق لە دەوروبەری داقوق لە منطقەی سنوور و ئەو ناوە کە ئەرزەکانیانی داگیر کردووە داوێتی بە عەرەبی هاوردە یعنی ئەمە تەسەورکە لە ساڵی 94 لە 94 شێخەگەر بکرێت بیسوڕێنیت لە کامێرەکەەوە تاوەکو بینەرانیش ئەوە کتابەکەی تەوجیهی مەکتەبی ئەمانەت سەر قوتر کردووە بە تەوقیعی حاتم حەمدان العەزاوی کە ڕئیس دیوانی ڕئاسەیە 18 خێزانی کورد لەوێ مابوون ئەرزەکانیان مابوو دوای ئەمە لە ساڵی 94 یعنی ئەم بەرنامەی هەر بەردەوام بوو لە وەختی بەعسە حتا ڕوخا لە دوای بەعسیش ئەڵێم بەداخەوە ئەڵێم لە دوای ئەوەی کەوا لە ساڵی 2017 بەم لاوە کێشەکان کە کورد نەیتوانی لە ئەو فترەی لە پەرلەمانە لە 2005 یانتوانی چارەسەری کێشەکان بکەن بەداخەوە ئەڵێم یعنی پەرلەمانتارەکانمان لێرە مەسئولیەتەکەی هەڵەگرن سەرکردایەتی کورد مەسئولیەت ئەو شتەی هەڵەگری ئەگەر ڕاستەوێت ئەم ئیشە درێژەی کێشە حتا ئێستاکە ماوەتەوە بەم وەزعەوە ماوەتەوە چارەسەر نەکراوە تا ئێستاکە زۆر چاکە دەستان خۆش بێ کاک محەممەد پێم وایە سەبارەت با سەرەتای سەرهەڵدانی داگیرکردنی زەوی کورد لە کەرکووک و دەوروبەری قسەتان هەبووە لە سنووری ناحیەی سەرگەڕانیش چەند دۆنم زەوی هەیەەوە ئایا هەمان پرسیار هەموو دۆنمە زەویانی کەوا هەیە کێشەی لەسەرە یان چەندێک کێشەی لەسەرە لە ڕاستیدا من پێم وایە پرۆسەی تعریب و دەست بە سەراگرتنی زەوی کورد وەکو نیەتێک لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە دەستی پێ کردووە بەڵام ئەم پێم وایە دەکرێتە دوو قۆناغ ئەگەر ڕاستتر دابەشی بکەین قۆناغی یەکەم لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراق لە ساڵی 1920ەوە دەست پێ دەکات هەتا 1975 ئەو قۆناغی بە سادەیی بووە و هەوڵیان داوە دائیمەن عەرەبەکان وە بکەن کە کورد لە سنووری کەرکووک دەربکرێ کەم بکرێتەوە ئەوە هەوڵیان داوە عەرەبی لە شوێنەکانی تر بێن لە سنووری کەرکووکدا نیشتە جێ بکەن جا ئەوە لە چوارچێوەی ئەوەیدا بۆ کە بەبرێن هەندێک بیرە نەوتووە چێلگەی نەوتیان دروستکرا پرۆژەی نەوتی دروستکراوەیان ئەو پرۆژەی ئاودێری دروستکراوە بە هەموو جۆرێک
ئەوانە بەناوی ئەوەی کە فەنیانە لە بەغدایان لە شوێنەکانی ترهێناوێنە بە مەبەستی ئەوان نیەتی خۆیان هەبوو بەوەی کە ڕێژەی عەرەب لە کەرکووک زیاد بکەن. ینی پێم وایە پرۆسەیەکی تعریبی شوێنەیی بووە. جیاوازەکەی لەگەڵ قۆناغەکەی دی ئەوەیە کە سیستەماتیک نەبووە یاسای پێ دەرنەچوە، بەڵام وەکو نیەت بە هەموو ئەو جۆرە ئەگەر سەیری ئەو مێژوە بکەین بەردەوام دەسەڵاتدارانی عێراق لە هەوڵی ئەوەدا بوونەکە ڕێژەی کورد لەو شوێنانە کەم بکرێتەوە و ڕێژەی عەرەب زیاد بکرێت. قۆناغی دووەم ئەوەیە کە لە ساڵی 75 بە دواوە دەست پێ دەکات، ئەویش قۆناغی سیستەماتیکە. لەو کاتەشە کە بەڕاستی بەعەس وەکو حیزبێکی دەسەڵاتی عێراق پێگەی خۆی زۆر بەهێز دەکا و ئیمکانێتێکی زۆری لە بەردەستیدا دەبی، ئەو جارە هەرسی بە یاسا بە ڕێنمایی دەست بە پرۆسەی تعریب دەکرێتن. لە چوارچەوەی ئەو قۆناغی دووەمیشدا کۆمەڵێک بڕیار هەندێکیان لە مەجلس قیادە سەورە دەرچووینە و هەندێکیان لە لیژنەی شوونی شمالدا دەرچووینە. ئەوانەی مەجلس قیادە سەورە لە مەجلس قیادە سەورە دەرچووە لە عێراقدا قووەی قانونیان هەیە، بەڵام ئەوانەی تر لەبەرەوەی لیژنەی شوونی شمالە هەر لیژنەیەکی حیزبی بەعەز بووە تایبەت کۆمەڵێک بڕیاری دەرکردووە و بەهۆی ئەوەی کە زەوی و مولکدارەتی لە کوردەکان سندوتەوە و دواتریش لە ڕێگەی گرێبەستی کشتتوکڵی دراویتە عەرەبەکان. ئەوەی کە تایبەت بێ بە سنووری سەرگەڕان لە ساڵی 77 یەکەم بڕیاریان دەرچەوە، بەخۆی لە ساڵی 75 دە گوندی دەرکرد، دواتریش 2 گوندی وەکو ملحق لە ساڵی 79 پێوەنا، بەڵام قراری وەکو گوتم بڕیاری یەکەمی بڕیاری قراری مەجلس قیادە سەورەیە ژمارەکەی 949 کە نزیکەی 10 مقاتعە دەگرێتەوە و کۆی گشتی نزیکەی 123,000 دۆنم زەویە. ئەوانە وەکو گوتمان بە قراری مەجلس قیادە سەورەیە. قراری دووەمیان ئەوەیە کە لە چوارچێوەی ینی پرۆسەی ئەنفال و ئەوانە ئەویش ئەوەیە بە بڕیاری 930 لیژنەی شوونی شمال کە لە 1995 دەرچووە لە فەقەرەیە کە لەوانەیە ئەگەر کۆی بکەیەوە هەمووی لەوانەیە 12 کەلیمە نەبێ، بەڵام بە کۆی گشتی ئەگەر حسابی بکەی ڕەنگە 900,000 دۆنم زەوی بەهۆی ئەو فەقەرەیەوە دەستی بەسەردا گیراوە و لە مولکدارەتی کوردەکانی ئتفا کراوە، دواترش بە گرێبەستی کشتتوکاڵیەوە لە پێم خۆشە لێرە ضبط أو بابن فقرية كم بخير المدلة تشمل الملكيات العائدة للملاكين من غير العرب، يعني أويك عرب بيتن شمولي أو قرارناك هر أوا بشكل للتعريب بشكل إنه روج التعريب كي ولك دس بس راجلتن تنها زوي غير عرب دقريتوها طبعا لير ده زوي تركمانش دقريتوه وزوي كردكانش دقريتوه. تشمل الملكيات العائدة للملاكين من غير العرب يدفع الحقوق التصرفية وينفذ ذلك فورا. طبعا بوقر على وكو قلت من الهمي لدوازة كلمات تيبرناكا بلام زياتر لأنه 100,000 دونم زوي كشتوكا لسنوري كركوشي كبشي زوري كردكان وتركمانا كان دستي بسر دا جيراوا دواتريش بس كردكان دا دكرين لوانا دست بسر زوي كان دا دكرين عرب لشوينيان نشتزي دكرين او عربانا بشي كان اويك لدروي باريزغاي كركوك هنراون بشي كان لواني لباريزغاي موصل صلاح الدين بغداد ياخذ هندي كان بابن اواني سنوري سرغان لكوتو لديواني هاتون وبشي كان هل ناو پارێزگای کەرکووکن مەسەن لەوانەیە عەرەبی حەویجەی بێهاتبێ لەوانەیە عەرەبی هەندێک گوندەکانی دووبز بێهاتبێ لە وێندەرەکە بابرین ئەو زەویانەی بە گرێبەستی کشتتوکاڵی پێدا. باش کاک محەممەد زیاتر کێشەکان بۆ نمونە لە ناحیەکان یاخود قەزاکان یاخودە گوندانی دەوروبەری کەرکووک زیاترم کێشانە لە کوێ ڕۆدا عەرەبە هاوردەکان دەچنە سەر زەویزاری کام ناحیە کام گوند بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو دەوترا کە زیاتر دەچنە سەر ناحیەی سەرگەڕان و گوندەکانی تری دەوروبەری بە حوکمێوەی کەوا دەکەوێتە سنووری بارگەی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانەوە. لە ڕاستیان پێم وایە ئەوان نیەتیان ئەوەیە دەست بەسەر زەوی کشتتوکاڵی کووردا بگرن لە هەر شوێنێک بێ، بەڵام لەو شوێنانی کە زیاتر دەستیان دەڕوە ئەوە جارێ لەوێندرێکە دەست پێ دەکەن. من دەمێ بەڕاستی هەموو هاوڵاتیانی کەرکووک بە تایبەتی جوتیارانی هەموو سنوورەکانی کەرکووک ئاگادار بن کە لە ڕووی یاسایی و ئیداریەوە کێشەی زەوی کشتتوکاڵی لە هەموو شوێنەکان وەکو یەکە، لە سەرگەڕان لە دووبز لە داقوق لە لەیلان لە قەرەهەنجیر لە شوان لە پردێ هەموو کێشەکان وەکو گوتم کێشەی زەوی کشتتوکاڵ یان بە بڕیارەکانی مەجلس قیادە سەورەیدا دەستی بەسەردا گیراوە یان بە قرارەکانی لیژنەی شوونی شمال وەکو ڕوونم کردەوە. بەڵام ئەو کێشانە ئێستا سەرەتا لە منطقەی داقوق و ئەوانەوە دەستی پێکرد و دواتر گەیشتە دووبز و ئێستاش گەیشتە سەرگەڕان. ئەمن دڵنیام ئەگەر هاتوو لە سنووری سەرگەڕان توانیان سەرکەوتن بەدەست بێن ئەو کاتە دەپەڕتەوە بۆ پردێ و شوان و قەرەهەنجیریش لەبەرەوەی وەکو گوتم لە ڕووی یاسایی و قانونیەوە
چۆن کێشەی ئێمە لە سنووری سەرگران لە سنووری داخۆغ لە سنووری لەیلان لەگەر عەرەبەکان کێشەی زەوی وزاریمان هەیە لە پردێ و لە قەرەهەنجیر و لە شوانیش هەمان شتا هیچ ینی جیاوازێکی نییە بۆ لەو سنوورانە زیاتر هەڵدەدەن من پێم وایە هۆکارەکە لەوانەیە ببێتە دووسێشت یەکیانەوەیە بنوونە مەسەن گەر ئێستا داخۆغ وەربگرین بەشێکی ئەو زەویانەی کە لەو سنوورانە عمقی عەرەبی هەیە یعنی گوندەکەی تەنیشتی کە عمقی عەرەبیە عەرەب نشینن یارمەتی دەریانن پاڵپشتیانن دێن لەوێن دەرێکڕا یان زەویەکان لەوانەیە درابێت ئەو عەرەبەی کە لەوێن دەرێکەیە بۆی زۆر بە ئاسانی دەتوانێت پەلاماری ئەو زەویە بدا دەست بەسەریدا بگری هەوڵ بدا کێشە بۆ جوتیارە کوردەکەیدا دروست بکە بەداخەوە لە سنووری دووبز بەشێکی زۆریشان ئەو زەویان ئەوانەی بە تایبەتی کە ئەو سنوورانی مەترسی داعشی شێ بوو لە بەرەو خەڵکی گوندەکانیان چۆل کرد بوو بۆیە دەستیان لەوێن دەرێژ بەسەرداگرتووە لە سنووری دووبز کێشەکە ئێستا لە سنووری سەرگەڕان زیاتر زەقە بە هۆکاری دووشتی یەکیانەوەیە ئەوان هەوڵ دەدەن وەکو گوتم وەکو درێژکرا وەکو پەلامار بێن ئەوێن دەرەکەش داگیر بکەن لە بەڕێی کۆمەڵێک بڕیار لە محکەمەی کەرکووکی دەرچوە بۆی کە ڕەفع تەزمین لەسەر ئەو گرێبەستانی کە کاتی خۆی هەیان بووە بەڵام لەبەرەوەی خەڵکی وێن دەرێکە بەرەنگاریان دەبنەوە و ئامادەنین زەویەکانیان تەسلیم بکەن و بە یەکگرتووی ئیشەکە دەکەن بۆیە زیاتر لەو سنوورانە هەتا ئێستا زەختر بووە و زیاتر لە ڕاگەیانەکانیش باس دەکرێت باشە کاک شێخلاوانەیە کەمێک لە بابەتەکەش دەرچین بەڵام کە باس لە هۆکارەکانە کرێ بنوونە کە عەرەبە هاوردەکان بۆچی دەچنە سەر گوندێکیا خود ناوچێگیان ناحەیەکی تایبەت کۆمەڵێک هۆکار ئەخرێتە ڕۆژگە لەو هۆکارانی کەوا کاک محەممەد باسی کرد باس لەوە کرێت کە ئەو ناوچانەی بنوونە نەوتی لێە زۆر جار بە شەوان دێن نەوتە بەنیان ئیشی لەسەرەکەن ئەمە تا چەند ڕاستە کێشەی ئەرزوەکو کاک محەممەد باسی کرد یعنی لە هەموو ناوچەکانە تقریبا وەکو یەک وایە خۆی عرب هاوردەکان کە هێناویانی سەدام کە هێنایانی ئەساسن بۆ ئەوە هێنایانی کە نفوزی کورد لە کەرکوو کەم بکاتەوە کەوا دەوری تورکمان لە کەرکوو کەم بکاتەوە ئێستا ئەو ئەرزای خۆی ئەرز کیانە ئەرز کیان بەشەرە وجود بەشەرە کە ئەرز نەما بەشەرەکە وجودی نامێنێت لەو منطقەیە ئەوان زیاتر کە زەختەکەن لە هەموو ناوچەکان وەکو یەک زەختەکەن ناوچەیەک نەوتی لێبێ یا لێ نەبێت ئەوان زەخت وەکو یەک زەختەکەن هەدەفەکەیان ئەوڵەن ئەرزەکە خۆی ئەو شتە پیرۆزەیەکەوە هەمومان ئەیزانین دووەم دەستێکی ها لە پشتەوە ئەکی دەستێکی سیاسی ها لە پشتەوە ئەیانەوێ ئەو کووردە لەوە زیاتر خۆی ڕاگیر نەکات لەسەر ئەو ئەرزە ئەو کووردە لەو ئەرزە هەڵکەنن بۆ ئەوەی لە منطقەی کەرکووک کورد وجودی نەمێنێت کورد قوتی نەمێنێت لە منطقەی کەرکووکە هەدەفەکە سیاسیە زیاتر لەوەی کەوا بڵێ فەنیە یا شتێکی تەماحە شتەکە تەماحێکی زۆری تایە بەڵام ئێستاش بەداخەوە ئەڵێم دەستی لە پشتەوەیە ئەگە دەستێکی سیاسی لە پشتەوەیە تۆ تەسەور بکەی لە دوای ساڵی 2017 هەتا ئێستاکە ئەوەی لەم فترەیە کرا لەم فترەیە ئەگەر ئاگادار بێت سەرکردایەتی کورد ئەو تحریبەی لەم فترەیە کرا لە وەختی سەداما نەکرا لە وەختی سەداما بەو هەموو هێزە و بەو هەموو قوتەوە ئەم تحریبەی نەکرد ئێستا تۆ تەسەورکە لە وەختی سەداما ئەگەر تۆ ئەرزێک تاپۆکەی بەناوتەوە بواە سەدام ئەگەر ئەوەی داگیر بکرای داگیریە کرد بەس ئەوەی بۆ خۆت بمایەتەوە قراری محکەمە بە خۆتی بدایە سەدام دەستی بۆ نەئەبرد بەڵام ئەمان ئێستا بەداخەوە ئەڵێم دەست بۆ ئەوەش ئەبەن تەسەورکە ئەوە سێ قراری محکەمەی ئیستئناف و محکەمەی تەمیزە کەوا دەرچووە لەسەر 17,000 دۆنم ئەرزی کورد لە دوای 2017 ئەو ئەرزێ لە هەموو دیسانەوە داگیر کرانەوە ئەمە یەکێک لە بڕیارەکانە کە 11,000 دۆنمە ئەرزی تاڵەبانی و ئەرزی کاکەیە ئەمیش لێرە دیسانەوە سێ بڕیارترەکەوا لە محکەمەی تەمیز تەصدیق کراوە لە محکەمەی تەمیز تەصدیق کراوە ئەم بڕیارانە کە سێ بڕیارە هەر فێڵەتی ئەرزەکەی بۆ کورد گەڕانووەتەوە بەڵام بەداخەوە ئەرزەکە لە دوای 2017 دیسانەوە دەستی بەسەراگیرە بە پاڵپشتی ئیدارەی کەرکووک و هەندێک لە هێزە ئەمنیەکانیش پاڵپیان کرد ئێستا لە هیچ وڵاتێکان نەبووە لە هیچ شوێنێکان لە دنیاە نییە تۆ ئەرزێک تاپۆکەی بەناوتەوە بێ و داگیری بکات ئەی خوا و گاڵتەیشی دیە یعنی گاڵتەی دی ئەو عەرەبە خۆی گاڵتەی دیێ بەڵام پاڵپشتەکەیشیان دەستێکی سیاسی لە پشتەوەیە بالتاکید لێرە ئەڵێم بەداخەوە سەرکردایەتی کورد لە دوای 2005 کەوا پەرلەمان دانرا کەوا حکوومەت دانیشت نەیانتوانی ئەو فترەیە ئەو قەراراتەیە لە تەنفیزکەن لە 2007 بڕیاری ژمارە 4 لیژنەی جێبەجەکاری مادەی 140 دەرچوو
مجلسی وزرای عێراقی بە قەرارێکی لە ئیجتیماعێکی نائاساییە لە 29 حەوت ئەو قەرارەی بەڕەسمی ناساند ئەو قەرارەی بەڕەسمی ناساند و ئەڵێ واجبەت التەنفیذە ئەبێ تەنفیذ بکرێت لە 2012 بڕیاری ژمارە 29 دەرچوو بڕیارەکانی لژنەی شئونی شیمالی هەڵوەشاندەوە ئەبێ بچوایە لە وەزارەی عەدلەوە ئەو بڕیارە لە وەزارەی عەدل تەطبیق بکرێت بەڵام وەزارەی عەدل ئەو وەختە نەیکرد حەسەن شەمەری وەزیری عەدل بوو نەیکرد ئیشەکەی ڕاگرت لە دوای ئەوە بەداخەوەڵم یعنی کە کوردی خۆمان قازی سالار کە بووە وەزیری عەدل وەزیری داد لە بەغدا نەیتوانی دیسانە ئەو بڕیارە جێبەجێ بکات ئێستا کاک خالیدە ئێمە ئەمەلمان هەیە کە کاک خالید بتوانێت لەو بابەتە ئیش بکات و هیچ نەبێت ئەوە کێشەی تقریبن لە 160 کێشەکە حەلەکات ئەمێنێت و بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەوە ئەبێ بە پەرلەمان هەڵبۆشێتەوە یان ڕێگەیەکی تری بۆ بگیرێتە بەر. باشە کاک شێخ سەبارەت بە ئەو گرێبەستانی کارە بە هاوردەکان هەیەە بۆ نمونە ئەڵەن ئێمە ئەگەر کورد تاپۆی خۆی هەیە ئێمەش گرێبەستمان هەیە زۆر جار کە ئەچنە سەر زەویزاری کوردەکان یان جوتیارە کوردەکان ئەڵێن ئێمە ئەم گرێبەستانەمان هەیە بەڵام ئەمە جگەلەوەی کە باس لەوا کرێت ئەم گرێبەستانە دەبێ هەڵوەشێتەوەی سەردەمی باسە نوێ نەکراوەتەوە بۆیان لەگەری نوێکردنەوەی ئەم گرێبەستانیان یان پێتان وایە کەوان نوێ بکرێتەوە گەر نوێ بکرێتەوە چی ڕۆدا؟ خۆی مادەیەک قانونی هەیە لە قانونی عێراقیە ئەڵێ دائما تاپۆ يلغي العقد تاپۆ عقد ئیلغا ئەکاتەوە ئەگەر تاپۆت هەبێت بەڵام لێرە بەداخەوە ئەڵێم کە ئیش بە قەراراتی محاکمیش ناکرێت ئێستا ئەگەر قەرارێکی محکەمە دەرچێت لە ساڵحی جوتیارێکی حارەبە بەیانی بە سوپا و بە هێزب پۆلیسەوە ئەچنە سەر فەلەحە کوردەکە تەنفیزیەکەن بەڵام ئێمە ئەوە قەرارەکانمانەوە وتم دەرچوو بە 17,000 دوێنم تا ئیساکە عەربی هاوردەی لەسەرە گرێبەستەکان بزانە گرێبەستەکان لە بڕیارەکانی لژنەی شئونی شیمال کەوا ئیلغا کرایەوە بە قەراری 12 مەجلیسی وزەرای عێراقی وبقراري لجنة مادي 140 برياري جمارة حوت بالنص عليه شيء عليه يلغى العقود إلغاء العقود عقدك كإلغاء بوا جندوبونوي إتر زحمته بلام إستاد شيء أكريت ليرا أوي كأكريت للرجي وزاري زراعة ولا الرجي مديري زراعي كركوكوا كعربك كعقدك إلغاء بوتوا هەڵە سێت شکاتێکە کا لە وەزاری زراعە داوای تەجدیدی عەقدەکەی ئەکات کە داوای ئەکات زراعە محکەمە کتابێک ئەکا بۆ زراعە داوای ئەوەلیاتی ئەو عەقدەی لێکات زراعە چی ئەڵێ هەڵە سێت ئەنووسێت العقد مجمد وسار المفعول كلمەی مجمد لە هیچ قەرارێکە لە قەرارەکانی مەجلیسی وزەرایە وجودی نییە لە قەرارەکانی لژنەی مادەی 140 وجودی نییە ئەم وشەیە کە ئەمان يعني بو سر ليشواني عدالته بو سر ليشواني محكمة كان بو تفضيل عدالية كتشنك محكمة على تجميد قابل رفع التجميد بلام أقل بوي ملغاته هو أبي إلغاء بيت كبوي إلغاية ناتو أن محكمة قراري بوبدا بلام أمان ليرسل لنا محكمة شيء ما موسى ديلاني ما موسى غفور دسي خوش بليرو ريزو صلاهم بوي كتاك برلمانتاريكا لدو 2005 وحتى استاك رنجيتو عنيوتي بدل صوزي إشي كرد بيت هەڵسان نووسی بۆ دائیرەی ڕقابەی مالی اتحادی دائیرە ڕقابەی مالی اتحادی دائیرەیە کە مراقبەی سوڵتەی لەسەر هەموو دەوایرەکانی عێراق هەیە داوای لێ کردوتی تەدقیقێک بکەن ئایا ئەم عەقدیە لە بەگوێرەی قەراراتی مەجلیسی وزەرا و قەراراتی لژنەی مادەی 140 ئیلغایە یا مجەمەدە دائیرەی ڕقابەی مالی عێراقی لێرە لە نەسا ئەڵێ وإعادة الحالة ما كان عليه قبل إرام العقود عليه وعليه كان من الأولى إطلاق تسمية ملغية بدلا من المجمدة يعني دائرة رقابية مالية عراقية قال دركدوها وزاري زراعة ومديرية زراعي كركوك التزامي فيه وناكن التزام بقراري مجلسي وزراء وناكن التزام بقراري لجنة عفوا مالية 140 ناكن كمالية دستورية هذا سي بو محكمة عقد كانت تجي فرمو أو مجموعية عقدة لعقدي شمر لمنطقي داقوق كلا دواي 2007 تعزو كراوة أم عقدانا ملغية مستحيل أبي نابو قد تعزب كريتوا چونك ملغية بس كوكوت مزراعة أنه سيب بو محاكم أنه سيب مجمدة وسار المفعولة عقد يك لدو 2007 هشتوا إلغاء كرابيتوا تو شون أتواني بنوسي سار المفعول يا مجمد كلمين مجمد يعني استخدام كرت بو تضليل عدالة وبو سر لشوال محكمەش ئەو بڕیارەسانی دەرکرد هەموو لە دژی کورد و دوای 2007 تا ئێستاکە. کاک محەممەد سەبارەت بە گرێبەستەکان
ئەو عەربە هاوردانەی کە دێنە ناحەی سەرگەڕان ئەو گرێبەستانی کە پیشانێدەن چۆنن و مەترسیەکانی نوێکردنەوەی گرێبەستەکانیان چییە؟ وڵا من دەمێ دەنگ تەفسیرێکی زیاتر لەسەر قراراتی محکەمەی بدەم لەسەر ئەو گرێبەستانە گرێبەستەکە کاتی خۆی هەمویان ئیساڵی پێشی 2003 ئەگەر هەر بە یاسای قانونی مدیریەتی زراعی لەگەڵی بجولێەوە لە خلالی ساڵ یان عقدەکانیان ئەو گرێبەستانە یان ساڵیە یان 5 ساڵە بە هەردوو زۆرەکان پاشی 5 ساڵەکەی ئەگەر هاتوو داوای نکاتەوە ئەو هەر بەخۆی ئلغا دەبێتەوە ئەوە حالەتێک حالەتی دووەمەوەیە کە ئێمە وەکو کاکشێخش گوتی بە دوو زۆر بڕیار ئەو عقدانە هەردوو هەمووی هەڵۆشاتەوە یەکیانەوەیە کە لەسەر تەوسیاتی لێژنەی مادەی تێبەجێکردنی مادەی 140 کە بۆ ئەنجومەنی وەزیرانی عراقی ناردووە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عراقی ژمارە 5786 لە ساڵی 2007 هەموو ئەو گرێبەستانەی عەربە هاوردەکانی هەڵۆشاندوتەوە لە ساڵی 2012 بە بڕیاری 29 دووبارە هەموو ئەو عقدانە دیسان هەڵوەشاوەتەوە سەرڕای هەموو ئەوانە لەبەرەوەی بەڕاستی کاتێک کە بڕیارەکانیش دەچوە نە بە خۆیان ئاعتراف بە بڕیارەکانی خۆیان دەکەن و نە دەستگاکانی خوارەوەش هاتوونە جێبەجێیان نەکردووە ئەوە حالەتێک حالەتی دووەم ئەوەیە ئەوان کە دێن ئێستا من هەندێک نمونەی ینی هەندێک مخالەفاتی قانونی و ئیداری ینی بۆ ڕوون دەکەمەوە بزانە چۆنە عەرەبەکان دەچن شکات لە وەزارەتی زراعە دەکەن دەڵێن کاتی خۆی لە چوارچێوەی مادەی 140 ئەو عقدانەی ئێمە مجەمەد کراوە هەروەکو کاکشێخش گوتی وشەی مجەمەد لە هیچ شوێنێک نییە نەسی بڕیارەکان هەمووی ئێلغایە ئێستا بۆ بوویتە مجەمەد ئەوە تەزلیلەکە ڕووپۆشکردنیەکە هەتاوەکو بتوانن محکەمە یارمەتیان بدا بۆی کە عقدەکەیان وەکو ڕەفع تەزمید ئەوە بکە بەڵام سەرڕای ئەوەی کە محکەمەش بڕیارەکانی داوە من ئێستا لە سنووری سەرگەڕان دیراسەیەکمان کردووە بەخۆی ئەوەی کە دەرچووە هەمووی 30 قرارە لە سنووری ناحیەی سەرگەڕان هەتا ئەو لەحظەی 30 بڕیاری محکەمەی دەرچووە ئێمە کە هاتوونە دیراسەی ئەو قرارانەمان کردووە کۆمەڵێک ئیشکالاتی قانونی تێدایە کۆمەڵێک ئیشکالاتی ئیداری تێدایە بنمونە مەسەڵەن ئێستا ئەوە یەکێکیانە ئەوە قرارێکە بە ناوی فەرحان غەزال فەرحانی قرارێکە لە محکەمەی دەرچووە لە ساڵی 2019 ئێستا یعنی کە قرارەکە بۆ ئێمە هات دەچینە سەر ئەو عەردەی کە قەتعەکەی مەسەڵەن عەردەکەی کە عەقدەکەی لەسەرە ئەو عەردە کاتی خۆی بە بڕیاری لە ساڵی 2011 بە بڕیاری دائیرەی هەیەتی عامی ئەراضی زراعی لە بەغدایە کۆی زەویەکانی ئەو مقاتعەی گەڕاوەتەوە بۆ سەر خاوەنە کوردەکانیان چۆن دەبێت تۆ ینی کابرا ئێستا عەقدی هەیە نوێیە لەسەر ئەو زەویە کەچی ئێستا عەقدێکی کەی عەرەبەکان بە ڕەفع تەزمید لەسەر هەمان زەوی ینی دوو عەقد لەسەر یەک زەویە ئەگەر ڕوخسەتم دەی بەس لەسەر ئەو حالەتەی ئەوە یەک ئەو حالەت ئەو مخالەفەی یەکەم مخالەفەی دووەمەوەیە کاتێک کە دەچینە مادەی 140 ئەو فەرحان غەزالە ئێستا دەڵێتن مەسەڵەن لە ناوەڕۆکی ئەو قرارەی محکەمەی دەڵێ من مەشمول نیم بە مادەی 140 و پارەی مادەی 140 تعویز وەرنەگرتووە بەڵام کاتێک کە ئێمە دەچینە مادەی 140 دەبینین قەرەبووەکەی وەرگرتووەتەوە ئەوەش کتابی ئەوەیە کە بەخۆی داوای کردووە کە مەشمول بێ بە مادەی 140 و داوای پارەکەی کردووە پارەکەشی پێدراوە 5 مۆریشی کردووە ئێستا ئەوە بابرێ پارەی وەرگرتووە لەسەر زەویەکە کە زەویەکە بە مقاتعە بە تەواوی گەڕایتەوە بۆ کوردەکان بەڵام سەرڕای ئەوەش محکەمە دەچێتن بڕیاری بۆ دەدا بۆی دەڵێتن ڕەفع تەزمیدی هەیە و جا ئەو قرارەش دێتە لای هێزە سەربازەکان دەڵێن ئەوانە قراری محکەمەیان هەیە دەبێت جێبەجێ بکرێتن ئەگەر ڕاستی دەوێت کۆی گشتی ئەو قرارانەی کە لە محکەمە دەرەچی هەمووی ئیشکالاتی ئیداری تێدا ئیشکالاتی قانونی تێدا زراعە لە کاتێک دەڵێتن عەقدەکەی وی سار مەفعولە بەڵام ئیلغا کراوەتەوە کاتێک کە دێنە سەر مەسەڵەن ئەوە شتێکی حالەتێکی کەشی هەیە ئێستا ئێمە کە باورین بە دوواداچوونمان کرد و ینی بەتەواوی بۆمان دەرکەوت لە کۆتاییدا ئەوە کتابێکی مدیریەتی زراعەیە بۆ ئەو فەرحان غەزال فەرحانەی دەڵێ کاکە ئەوە پارەی وەرگرتووە بەو کتابەی مادەی 140 کەواتە عەقدەکەی دەبێت هەڵبۆشێتەوە بەڵام ئێستا ئەو فەرحان غەزالە خانوویەکی داگیر کردووە لە ناو پەلکانەی و ڕۆژانەش دەستە سەر جوتیارە کوردەکان هێزە سەربازەکان دەنێرتە سەری دەڵێ من عەقدم هەیە من قراری محکەمەم هەیە ئەوانە زەوی منیان داگیر کردووە سەرچاوی کێشەکان یەکجار زۆرە وەکو گوتم
کاک محەممەد بەڕێبەری کشتتوکاڵی کەرکک ڕۆڵی چییە قسەتان لەگەڵ کردو ئەو چیاڵەوە جگەلەوە پێتان وایە تا ئێستا چوونەتە دادگا و دادگا چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەیە ئەکات لە کاتێکدا گرێبەستەکانیان بۆنمونە بەپێی ئەو بەڵگانێکی خەنە ڕوو ئەبێ هەڵوەشا بێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسانەیە کات چۆن یەکلایی کاتەوە چۆن بڕیاری لەسەرەدات دالیا خان من دەمەوێت ڕوونکردنەوەک لای ینی بۆ هەموو بەبنیان خەڵکی کەرکک ئەوە بدەم ئەویشەوەیە کە کۆی دەستگاکانی پارێزگای کەرکک بە نەفەسێکی تائیفی و بە نەفەسێکی داگیرکاری و بە ئەنسوریاتێکی ڕەگەزپەرستانە تعامل لەگەر هەموو ئەو کێشانەی کە پەیوەندی بە زەوی و کشتتوکاڵی کەرککەوە هەیە لە ململانەی و نزاعدا لە بینی کورد و عەرەبەکان بە نەفەسێکی طائفیەوە بە نەفەسێکی قەومیەوە تەمەشای ئیشەکەی دەکەن و بە لایەنداریەوە تەمەشای یعنی لەگەڵ حالەتەکەیدا دەزونن جا ئەوە محکەمەی دەگرێتەوە پارێزگای دەگرێتەوە زراعی دەگرێتەوە دایرەی نفوس دەگرێتەوە بەشێکی زۆری ئەو دەستگایانەی کە پەیوەستن بەو کێشەیە هەمویان بە لایەنداری دەژێن دەناوەکو گوتمان ئەگەر هاتوو بابینە سەر پرسیاری مدیریەتی زراعەت کرد بەڵێ ئێمە کە دەچینە مدیریەتی زراعەت دەڵێن کاکە جیان ئاخرەوە ئەوەتە بڕیار دەرچووە کە ئیلغایە دەڵێ بۆ من نەهاتووە من ناتوانم جێبەجێ بکەم ئەگەر هیچ هەر شتێک بۆ من نەهاتبی ئەوە لە حالەتێککە مەسەلەن ئەو حالەتەمان ڕاستەخۆ ئاراستەی ئەوەی کرد گوتمان کاکە ئەوە تۆ کاتی خۆی شکاتی لە تۆ کردووە دەڵێتن زراعە من مەشمولیمە بە مادەی سەد ئێستا ئەوە کابرا پارەی مادەی سەد وەرگرتووە دەتۆش بڕۆ شکاتی لێ بکە برێ و مادەی سەد وەرگێتاوەکو ئەو قرارە ئیلغا بێتەوە لەبەرەوەی دەزانن ئەگەر هاتو ئەو شتە بکەن ساڵحی کوردەکانە نایکە باشە کاک شێخ بەپێی بڕیارێکی دادگای پێداچوونەوەی فدراڵی هەر لە ماوەی پێشووە کە داوایەکی یاسایی وەزارەتی کشتتوکاڵی کەرکووکی ڕەت کردەوە بڕیاریدا بە گێڕانەوەی بۆنمونە ئەوان بڕیاریاندا بوو کە بەسەر 3883 دۆنمزەوی جوتیاری کورد بگیرێت لە سنووری تاڵبانیە ئەمە چی لێ بەسەر هات گەڕاندرایەوە ئەم زەویانە بۆ کورد قسەکان کاک محەممەد دوای پرسیارەکە زەمەوە لەسەر داوای سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ مەجلیسی قەضای ئەعلا داوای لێکراکەوە ئەم قەراری مەجلیس وزەرا کە وەکو وتم لە ساڵی 2007 دەرچوو و تەئیدی قەراری ژمارە 4 کردووە تەنفیز بکرێت مەجلیسی قەضای ئەعلا دوو کتابی ناردووە بۆ کەرکووک بۆ محکەمەی کەرکووک ناردوویەتی ئەڵێ ئەبێ قەرارەکانی مادەی 140 بە نظر اعتبار وەربگیرێت ئەبێ لە پێش چاو بگیرێت لە کاتی بڕیاردانا لەو کەیسانەیە یعنی دوو کتاب هەردوو کتابەکە یەکێکی ژمارەکەی 824 لە 9/12/2018 و ئەوەکەی ترشیان 799 لە 2018 لە 9/8/2018 کە لە مەجلیسی قەضای ئەعلاوە بە تەوقیعی سەرۆکی مەجلیسی قەضای ئەعلا هاتووە ئەو کتابە بۆ محکەمەی کەرکووک بەڵام حتا ئێستاکە محکەمەی کەرکووک وەکو پێم وتی سەریان لێ شێواندووە تەضلیل کراوە تەضلیلەکەی سەبەبەکەی مدیریەتی زراعی کەرکووکە لە باتی ئەوەی وەکو وتم بنووسی ئەو عەقدیە لە ئیلغایە ئەنووسێ مجەمەدە کە نووسی مجەمەدە ئەڵێ ڕەفع تەجمید لەسەریەکە قەزا رفع تجميد لسريعك جاء أو تائسك يعني نبى قرارات مجلس وزراء شكلت لم كركو كلا دوزار وحفظها نبى قرارات محاكم شكلت فقط قرار كان بحث عن صندوق كردوته ولا سرتي كدا نوا بو والله برسي على كشت كوا أم بريالي دادگاه كوا بوتم باسكت يك لوانيه ك 3689 دونم أرضي طالبانية كردي طالبانية لمنطقة داقوق ل 2006 إما بريال ما نورد لمحكمة نزاعات ملكي كأورزانيا قرانا وبو إما لمحكمة تمييز اتحادي تصديقي لسركرا تواوبو أو فترة ما يوحل جدسي عربة ولا بروي للسنوري عربة وكاك محمد أما جي بيكر عمقك عربي هي لمنطقة كيا لدواي 2014 هاتني داعش وين تقريبا يما ارتكاها هيك من سيطرة كل سريع أم جارها سيان شيان كد وزير زراعات طبعا لسر دعواي بارزقاري بوكالتي كركوك أو كتابكيتي داوای لوزير زراعة كرد كوا إعادة محاكمة بكرت بو سي قطعة كهرسيكي طالبانية لهرسي قطعة كيا دعوة كان دوران ومحكمة تمييز اتحاديش لبغداد بريالي دا كوا أرزكي خاونيتي
نابێت دەستکاری بکرێت بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێستا داگیر کراوەتەوە لەلایەن عارەبەوە یعنی مەساحەی 17,000 دۆنمە تاپۆکەی گەڕاوەتەوە لە 2006ەوە محاوەلی ئەوەیشیان کرد بەکوتم لە 2017ەوە محاکممان لەگەڵا کرام سێ داوەمان لەگەڵیان هەبوو هەستێکیان دۆڕان ئەوان بەڵام تا ئێستەیش داگیر کراوە بە هەرچی محاولاتێک ئەەکەیت کەسێک پشگیریمان ناکە بۆ وەرگرتنەوەی ئەو ئەرزانە کە هین زیاتر لە 600 عائیلەی کوردە لەو منطقەیە بەڵام داگیریان کردووە بڕیارەکانش وەکوتم قەطعیە لە مەجلسی قەضای عەلاوە لە عەفوەن لە محکەمەی تەمیزی اتحادیوە تەصدیقی لەسەر کراوە ئەو بڕیارەکانە قەطعیە بەڵام ئەو نەئیعتراف بە قەراری کاتەم بڕیارەشیان پێشێل کردووە بەڵێ بڕیاری هەموو ئەوەی هەر بڕیارێک لە قازانجی کورد دەچێت ئەعترافی پێ ناکەن لەم کەرکووکە بەڵام ئەگەر لە قازانجی عەرەب دەرچێت بەڵێ بەیانی بڕیارەکە هەڵەگرن و ئەچنە سەری وەکو کاک محەممەد وتی دێت و ئەڵێ ئەوە عەقدەکەی تازە کراوەتەوەیە بەڵام ئەوە تاپۆیە بڕیارەکانشی قەطعی قەراری قەطعی بۆ دەرچووە بەڵام تا ئێستاکە جێبەجێیان نەکردووە و تەسلیمی ناکەن و ئەرزەکە تەسلیم دەست کاک شێخ سەبارەت بۆ هێزە سەربازیانەی کەوا لەگەڵ عەرەبە هاوردەکان ئەهێنرێن هێزی ئەمنی هێزی سەربازی هێنرێ بە شێوەی تاک ئەهێنرێن یان ئەوتە هێزێکی گەورە ئەهێنن ئەم هێزانە پاڵپشتن بەکێ ئەمە پێچەوانەی بۆ نمونە جارێکی تر دژی دەستورە مادەی نوێی دەستور کە نابێت هیچ هێزێک بێتە ئەو ناوچانە ئەمەیان چۆن سکاڵاتان تۆمار نەکردووە لایەنەکانی تر قسەیان چییە؟ هەروەکو وتمان پارێزگاری کەرکووک بە وەکالەت دەستی لەو ئیشێ لە هەیە ئەوە یەکێکە لە کتابەکان کە لە بۆن مەموضوع سەرگەڕان کراوە یەکێ لە کتابەکانی پارێزگاری کەرکووک کە تەوجیهی مەقڕی متەقدمی عملیاتی کەرکووکی کردووە ئەڵێ بزانە ئەڵێ چی ئەڵێ نەرفق لەکم طيا صورة طلب الشيخ عشيرة شمر في كركوك من ناوي ناظم والذي يرمون فيه إعادة إلى سكانهم إلى دورهم التي هجروا منها من 2003 من قبل الكرد وهم من عرب الكركوك الأصليين يعني بدنا على إعادتهم على مرحلتين مرحلة كم اسكنوهم في الدور الشاغرة والمرحلة الثانية دواي أرزكانيان بدنا أو كتابي بارزكاي كركوك أبو مقر قيادي عمليات كلاوة بو تنيا شخصي بدنا أواكن هنا كي إيميش 17,000 دونما زيادة اللي بين صدق أنا يعني أمانة تشاو ما نشبيه بكويت المجال مع النادتي كتشاوش ما نبيه بكويت بارزكاي كركوك بوكالة ئەمە بەم جۆرە ئەوان بەم جۆرە ئیشەکەن سەرکردایەتی کوردیش ئەڵێن بەداخەوە خۆیان دوورە پەرێز گرتووە لەم حاڵە لەم وەزعە ئەگەر وەزعەکە وا بڕوە کورد ئیمڕۆ ئەرزەکەی کیانێتی ئەرزەکەی شەرەفێتی ناموسێتی ئەگەر ئەرزەکە لە دەستی دەرکرێت لام وایە هێواش خەڵکی دیاران دیرانشێ چیەکە ڕووکا لە شارەکان و بەرەو بەڕێگەیە لە کەرکووکی شوێنی بێت ڕووکا لە شارەکانی سلێمانی دۆک وەک ئەوان هەولێر دۆک ئێمە شۆچین بە خۆمان وەک ئەوان لەوێ دانشین و جوتیارە ئەرزەکان هەموو بەجێ دێنن. کاک محەممەد سەبارەت بۆ هێزە ئەمنیانی کەوا ئەهێنرێنە ناحیەی سەرگەڕانەوە هەڕەشە ئەکەن یان تەنیا بۆ ترسان ئەهێنرێن لە ڕاستی هەردووچیانە هەم هەڕەشاکەن هەم بۆ ترساندنی خەڵکەکەیە ڕاستە و خۆش مەسەلەن تەدەخل دەکەن و لەسەر داوای عەرەبە هاوردەکان کە دەڵێن ئەو زەویانە ئیمێ ئەوە کوردەکانە داگیریان کردووە ئەوان هێزە سەربازەکان دێنن و ینی بە بەردەوام لە 2007ەوە ئەوە ماوەی 5 ساڵە 6 ساڵە بە بەردەوام لە کاتی لە هەردوو وەرزی تۆکردن و دروێنەی جوتیاری کورد لە سنووری سەرگەڕان لە ژێر هەڕەشەدایە لە دەست ئەو هێزە سەربازیانە بە حالەتی مەسەلەن ئەو دوو مانگەی ڕابردوو کە وەرزی تۆکردنە ئەوەت بۆ بجێڕمەوە لە ئەو سنوورەی کە دەکەوێتە ژێر قیادەی عملیاتی کەرکووک 5 گوندە ئەو 5 گوندە هەر لە بیدایەتی لە مانجی دەڕا بڕیاردا کە نابێ بە هیچ زۆرێک جوتیاری کورد لەو سنوورەی تۆی زەویەکانیان بکەن خەڵکەکە لە ڕاستیدا دەستبەردار نەبوو بە ینی بە بڕیاری خۆی جا دەهات زەویەکەی دەچێڵە لە ئەنجامدا هێزە سەربازەکان دەهاتن ینی ترێکتەرەکەیان دەگرت سایەخەکەیان دەگرت جوتیارەکەیان دەگرت تحویلی محکمەی دەکرد محکمە دەیگوت کاکەخەوە تاوانی چییە ئازادی دەکرد بەڵام ئەوە هەمووی بە مەبەستی ئەوەی کە خەڵکەکەی بترسێنن زەویەکانیان نەچێڵن دەستبەرداری زەویەکان بن بە هەموو جۆرێکی ینی هێزە سەربازیەکان لایەنگیرێکی سەرسەختی عەرەبە هاوردەکانن لەو سنوورەی و ئامانجیانەوەیە کە دووبارە بەڕاستی زەوی کوردەکان تەسلیم بۆ عەرەبانە بکەن کە پێشی 2003 بەعسێ نەبێت
باشە کاک محەممەد ئەوەی کە لە پێشەکەیکەش باسم کرد بڕیار دراوە لەلایەن حکوومەتی فدرالی عراقەوە لە پەرلەمانیشەوە هاتووە وەزارەتی کوشتتوکاڵیش خۆی ئاگاداری نردووە بۆ بەڕێوەبەتی کوشتتوکاڵی کەرکووک کە کێشەی ناوچەکێشە لەسەرەکان بە تایبەت ئەم کێشەیە ئەبێت بە یاسا چارەسەر بکرێت و لیژنەی دانراوە بە مادەی 140 تاوکو مادەی 140 جێبەجێ بکرێت تاوەکو چارەسەرەکرێت هیچ لایەکیان کێشە دروست نەکەن سەبارەت بەم زەویە کوشتتوکاڵیانە بەڵام دوایین جار بۆ نمونە باس لەوە ئەکرێت کە عەرەبی هاوردە هاتوۆتە گوندی پەڵکانە بوو پێم وابێت دەڵێن ئێمە بڕیاری بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی کەرکووکمان پێ ئەو پێیوتون جگە لە نووسراوە پشتگیریکردنی پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووکیش ئەمە چۆن ئەکرێت هاتوون جارێکتر ڕۆپێوی زەویە کوشتتوکاڵەکانەکەن هەوڵی داگیرکردنی ئەدەن دالێخەن هەروەکو گوتم کێشەی ئەو ململانەیە یەک کێشەنی هاتاوەکو من باسیەوە بکەم کە دێن یان نان یان بابرین لە چ گوندێک دێن کێشەکە گشتگیرە تۆ هەتاوەکو بڕیارێکی وەکو ئەوەی کاکشێخ لە محکەمە وەرەگری زۆر بە زەحمەتە هەتاوەکو ئەو هەموو ئەدیلەت تەسلیمەکەی بەڵام کاتێک کە بڕیارەکەش دەرەچی ئەوان جێبەجێ ناکەن بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە بۆ ئیلغاکردنی عەقدەکانیان جێبەجێ ناکەن زیاتر لە بڕیارێک هەیە جێبەجێ ناکەن یعنی ئەو بڕیارانەی کە تایبەتە لە بەرژەوەندی کوردەکانە ئەوان جێبەجێ ناکەن دێن ئەو بڕیارانەی کە تایبەتە بە بەرژەوەندیوان بە هێزی سەربازی هەوڵ دەدەن فشار بخەنە سەر دووتیارە کوردەکان هەتاوەکو ئەو بڕیارانە جێبەجێ بکەن لە سنووری پەڵکانەی بۆتە مەعەسکەر ئەوەندە هێزی سەربازی لێ ئەوەندەی هەموو ڕۆژێ هێزی سەربازی لە دیاتی ئەوەی کە بە ئەسڵ ئیشی ئەوەیە پارێزگاری لە سنوورەکان بکە پارێزگاری لە ئێرهاب و داعش بکە کەچی بووی پیشەکەیان بوویتە ئەوەی کە هەڵبکوتنە سەر جوتیارە کوردەکان و زەویەکانیان پێچۆڵ بکەن مەڕەشەکانیان پێ ڕابگرن تراکتۆرەکانیان پێ ڕابگرن ئاهاراسانیان بکەن بۆی کە دەستبەرداری زەویەکان بن بە هەموو جۆرێک ئەو کێشانە بە بەردەوامی هەیە و زۆریش زەق بۆتەوە بەداخەوە هەتا ئێستا ئەو بڕیارانە جێبەجێ ناکرێت باسی بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵت کرد بەڵێ ئەگەر هاتوو لە چوارچێوەی مادەی 140 دەبێ ئەو زەویانێک کە کێشیان لەسەرا هەتاوەکو بە مادەی 140 جێبەجێ دەکرێت ئەو کێشانە نابێ دەستکاری بکرێت بەڵام لەبەرەوەی ئەو بڕیارە لە بەرژەوەندی کووردا ئەوان دەچن بە زۆرێکی کە لە ڕێگەی پارێزگارەوە لە ڕێگەی محکەمەوە لە ڕێگەی ینی بە زۆرێک لە زۆرەکان دەتوانن فشار و تەزویر و هەڵهەڵەتاندنی دەستگا بابرێن محکەمەش بکەن بۆی کە بە هەر زۆرێکی دەست بەسەر زەوێ من ئەگەر ڕوخسەتم لە یەک حالەتی زۆر تایبەتت بۆ ئەوە دەکەم بڕیارێکەیە لە گوندی شەناغەی بە ناوی عوبێد عەبدولهادی سەگبانە ئەو عوبێد عەبدولهادی سەگبانە ئەمە دەزانێت کە خەرچی کووتە کاتێک کە ئەوەی کرد دەڵێ من مەشمول نیم بە مادەی 140 پارەشم وەرنەگرتووە و وافدیش نیم بەڵام ئێمە لەبەرەوەی دەیناسین چوینە محکەمە لە ڕێگەی ینی محامی ماگرت بۆی کە داخلی قەزیەکە بێ محامێکە گوتی ئەو کابرای عەرەبە کتابێکی کە بکەنەوە بۆ نفوس تەمان جاری یەکەم کە کتابیان کردووە سوورەت قەیدی هێناوە لە سوورەت قەیدەکەی دەڵێتن ئەوە کابرای وافد نییە خەڵکی کەرکووکی ئەسڵە جاری وەکو گوتم کە محامەکە داوای کرد کتابێکی کەیان کردو ئەو جارە یەک شتیان لێ زیاد کردووە ئەویش ئەوەیە دوای ئەوەی کە سجل عوبێد حسب التعداد الفرعي لعام 1976 بەڵام یەک فقرەی لێ زیاد لهم صلة في القادسية ئەو کتابەی کە هێنا ئێمە چوینە محکەمە گوتمان کاکە ئێستا لە من پرسە لە هەرێکێک پرسە قەت دەنووسی لە سوورەت قەیدی سلەیەکی لەگەر دیوانیە هەیە گوتمان پێمان بڵێ ئەو سلەیەتیە ئەو جارە لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانی خۆمان کە داوامان کرد ینی هەنامان بۆ ئەوان کرد ئەوان خۆیان بە خۆیان چوونە دایرەی نفوس لەوێن دەرێکە ئەو کتابیان هێناوە ئەو کتابە سجلی ئەساسی نفوسە لەوێن دەرێکە جاء نقلا من ناحية المهناوية مهناوية ناحيەکە لە دیوانیە مەبەستم بەڵام لە بیدایەتی ڕا ئەوە ئەگەر هاتوو ینی بەو جۆرەی محکەمەیان لە محکەمەیان شاردوتەوە کە ئەوە کابرایە کە خەڵکی قادسیە هاتووە نفوسیش بەشدارە زراعەش بەشدارە و هەموو ئەو دەستگایانەی کە یارمەتی دەرن وەکو گوتم بۆی کە دووبارە پرۆسەی تعریب و لە سنووری گوندەکانی کەرکووک کاک محەممەد چۆن شتێکی لەو شێوە لە محکەمە شاردرێتەوە
چۆن باشە ئەگەر دادگا خۆی پاڵپشتیان نەکات چۆن من پێتەڵێم ینی حتا بەشێک لە دەستگاکانی محکەمەش هەرمانێ ئەگەر نامەسان کە تۆ ئەو زانیارەت بەتەواوی بەدەسات چۆن ئەو بڕیارە هەڵناوەشێنیەوە چۆن جارێککە ئەو کابرایە محاکەمە ناکەی یان بگرە ناشیگری لەبەرەوەی کە ئەوە تۆی بە هەڵەدا بردیە. باش کاکشێخ سەبارەت بۆ قەرەبوانەی کە جوتیارانی کورد دەڵێن عەرەبی هاوردەوەری گرتووە کە 20 میلیۆن دینارە ئەم قەرەبوانە کێوەری گرتووە چۆن وەرگیراوە؟ قەرەبووەکان لەم وایە جوچێکیان وەریان گرتووە هەمووی وەری نەگرتووە لە مادەی 140 ئەوەی مەشمولی شایە بازێکی وەری نەگرتووە تۆ قەرەبووەکە ئیتر لەدوای ئەوەی کەوە ئەو کێشانە لە عێراقا ڕوویدا و میزانیە نەبوو لە مادەی 140 بۆ سەرفکردن بەڵام خۆی کێشەکە لێرە یعنی مرتبط نییە نەبەستراوەتەوە بە قەرەبوو یعنی سە تۆ ئەزانی ئەم کابرایە کابرایەکی داگیرکەرە غاسبە بە ئەمرێکی وەختی سەدام حوسێن هاتووە ئیتر قەرەبوو وەرەگرێتەوە یاوەری ناگرێتەوە ئەو ئەرزە مافی لەسەر ئەو ئەرزە نییە قەرەبوو وەرەگرێتەوە ئەچێتەوە بۆ شارگەی خۆی دوایی ئەوەی کە قەرەبووی وەرگرتووەتەوە لە دوای 2017 بڕۆ تعدادێ بکە لە کەرکووک چەند کەس لەوانەی قەرەبوویان گرتووە ئێستا گەڕانەوە لە کەرکووک ڕەنگەی ئەرزیشیان پێدرابێتەوە بۆ دانیشتن و بۆ خانوو لە ناو کەرکووک دانیشن ڕەنگەی نفوسەکەیشیان جارەتەن نەقڵ کردبێتەوە بۆ کەرکووک لە دوای 2017 تا ئێستاکە وەکوتم یعنی ئەوەی کە ئێستا ئەکرێت لە وەختی سەدامیشان نەکراوە لەسەر ئەم مەوزوعە جا بە ڕوونکردنەوەیەک بدەین لەسەر مەسەن کێشەکان کە بڕیارەکان دەرچووە من لێرەوە دیسانەوە دووبارە یعنی دەست بۆ ئەوە ئەبم کە ئەڵێم سەرکردایەتی کورد نەیتوانی ئەو بڕیارانەی کە دەرچووە جێبەجێ بکات ئێستا تۆ بڕیارێک دەرمەکە بۆ من بەس بڕیار دەرچووە جێبەجێ بکە کێشە و ململانەی ناولایەنە کوردستانیەکان لە بەغدا بەداخەوە ئەڵێم ئێمەی خەڵکی کەرکوو ناوچە جەنەبەکان بووینە زەحیە لەسەر ئەو کێشەیە ئەگەر وا نەبوایە لە 2005ەوە کورد باڵادەست بوو لە بەغدا کورد باڵادەست بوو لە کەرکووک مدوری زەراعەی کەرکووک کورد بوو تەسەورکە یعنی ئەو قەرارەیە کە لە 2006ەوە دەرچووە کە تاپۆکەی گەڕاوەتەوە بۆ خاوەنی ئەبێ مباشەرەتەن عەقدەکانیان ئیلغا بکرایەتەوە تەسەور کە ئەوە کتابێکە کە لە ساڵی 2005 پێش 2005 و 6 ئیش لەسەرەوە کراوە کە ئەو عەقدانە ئیلغا بکرێتەوە کە بەڕێوەبەرەکە کورد بووە بەداخەوە نەیکردووە ئەو عەقدانە هەروە ماوەتەوە ئێستاکە ئەمان کە دەستی بۆ بن ئەڵێن عەقدەکە مجەمەدە ئەگەر تۆ عەقدەکەت ئیلغا بکردایەتەوە لێرە لە کەرکووکەوە ئیش لەسەری بکردایە ئەوە نابوو جا ئەو ململانەیە بەداخەواڵم کە ئەو ململانەیە سیاسی لە نێوان لایەنە کوردستانیەکان هەیە لە بەغدا نەیانتوانی ئێمە چەند پەرلەمانتارمان چووە بەغدا لە 2005ەوە یعنی هەر دەورەیەک 70 پەرلەمانتارمان چووە بەغدا وە کورد باڵادەست بوو لە بەغدا و لە کەرکووکیش ئەگەر شتێکیان بیوستایە بیکردیان کرد بەڵام بەداخەواڵێم کەسیان خەمی خەڵک و خاکی کەرکووکیان نەخوارد بە هەموو لایەنەکانیانەوە لەو کاتێ لە بەغدا بوون چی لە ململانی نێوان خۆیانە و چیش لەوەی کەەوە هەیە ئیستێشی پێوە ئێستا پەرلەمانتارەکانمان ئێستا تەسەور کە فەرموو کوا دەوری پەرلەمانتارەکانمان ئەمە پێتم وت من لێرە چوە دووبارە دیستخۆشی لە دیدانی مامۆستا غەفوورەکەم یعنی پێم ئەبێ حەق بڵێت دەستمانی گرتووە لە بەغدا بردومانەتی بۆ لای وەزیری کشتتوکاڵی عێراق بردمانەتی بۆ لای وەزیری داد لەو وەختەیە بردمانەتی بۆ گەلێک شوێن و خۆیشی زۆر ئیشی لەسەر ئەو مەوزوع کردو ئێستایشی پێوە بەڵام وەڵڵاهی لەگەر ڕێز و احترامم بۆ هەموو پەرلەمانتارەکانی ترمان یعنی تاکوترێکێکیان نەوێ وەڵڵاهی کەسێکیان لەم مەوزوع نەدوان و کەسێکیان لەم مەوزوعیشیان نەکرد و ئیلا توانی بڕیارەکان جێبەجێ بکەن دێن ئێستا هەندێک کەس ئەڵێن کاکە ئەمە بڕیارەکانی لیژنەی مادەی 140 نەماوە و مردووە مادەی 140 واڵێن بەڵام فەرموو من دوو دەلیل لە خەمە پێش چاوت هەردووکی قەراری محکەمەی ئیتیحادیە قەراری محکەمەی ئیتیحادی کە یەکێکیان لە 2017 ئەمە کەشان لە 2019 دەرچووە هەردووکی ئەڵێ مادەی 140 مادەیەکی زیندووە و ئەبێ بنوودەکانی تەطبیق بکرێت ئەمە خۆی لە خۆیە یعنی چەپۆکێکە بۆ باندەمی ئەو کەسانی کەەوە ئەڵێن مادەی 140 مردووە مادەی 140 زیندووە بە بڕیاری محکەمەی ئیتیحادی عێراق کە بەرزترین سوڵتەی قەزاییە لە عێراقا باشە تۆ ئەگەر ئەمە نەکەیت
ئەوە نەکەی ئەمە جێبە نەکەی باش ئیتر خەڵکی باشە کاک شێخ لە ماوەکانی ڕابردووە وەزیری دادی عێراق سەردانی قەزای داقۆقی کردووە و کۆبۆتۆ لەگەڵ بەشێک لە جوتیارانە باس ئەم کێشە و گیر و گرفتانە کراوە کە بۆ نمونە لە بەختداوە هەر خۆی وەزیری دادی عێراق باسی لەوە کرد کە لیژنەی مادەی 140 جارێکی تر بە هەولێرچێتی نیشتیمانی کوردستان کاراکراوەتەوە. لیژنەی مادەی 140 وەکو هەمومان ئەگامان لێ لەو کۆبوونەوەی کەوا حکوومەت و تشکیلی حکوومەت لە ماڵی مام جەلال کردی بە ئامادەبوونی سەرۆک بابڵ دەلا تاڵەبانی لە لیژنەی مادەی 140 ئەحیا کردەوە بەڵام کە بڕیار وە بوو لە خلال 2 ڕۆژ یەکەم کۆبوونەوە بکرێت تا ئێستا کۆبوونەوەکەیان نەکردووە هەتا ئێستا نەیان کردووە. وەزیری داد کاک خالید کە هاتە ئەوێ ئێمە کێشەکەمان بۆی تەحکرد و خۆشی معلوماتێکی زۆر چاکیەیە کاک خالید خۆشی زیرەکە یعنی من دەرۆ دەستخۆشی لێکەم و داوای سەرکەوتنی بۆ ئەەکەم کاک خالید وعدی داکەوە ئەوەی لە توانایدا بێت بیکات بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 29 مەجلیسی وەزەرا کە قەراراتی لیژنەی شئونی شیمالی هەڵوەشاندووەتەوە و زیاتر ڕەنگەیە لە 900,000 دۆنم ڕەنگەیە ئەرزی کورد و تورکمان شمول بکات وعدی داوە کە جێبەجێ بکات بەڵام یارمەتی ئەوێت یعنی ڕەنگ هەیە چونکە هەر بڕیارێک کە دەرچوو دوای ماوەیەکە کە تەنفیز نەکرا ڕەنگ هەیە نەختی کێشەی تێ بکەوێت تەنفیزکردن بڕیارەکە احتیاجی وواکە کە تازە بکرێتەوە بەڵام لە مەجلیسی وزەرای عێراقی اتحادی لا وایە ئێستش کەسانێکەن هێشتا هەر مؤید نین بە مۆزوع بەڵام زەختی ئەوێت زەختی لایەنە کوردیەکانی ئەوێت بە هەمویانەوە بە یەکدەنگ ئیشی لێ بکەن و ئەم بڕیارانەی کەوا ها بەدەستەوە وفەرموو بەس ئەو بڕیارانە تەطبیق بکەن کفایەتە بڕیاری مەجلیسی وزەرا دەرچووە بڕیاری لیژنەی مادە 140 دەرچووە بەڵام بەلاخەواڵە پرسیارەوەت کرد کە چێ پارەی وەرگتوێتەوە لە عەرەبەکان من ڕاستیدا دوو لیستم پێیە ئەو لیستی یەکەم ئەوانەیە کە ناویان تێدایە و پارەیان بە ڕسمی وەرگرتوێتەوە و لیستی دووەم ئەوەیە کە ئەوانە معاملاتیان تەقدیم کردووە بەڵام لەبەرەوەی بودجێیان نەبووە لە چوارچێوەی مادەی 140 بۆیە هەتا ئەو لەحزەی پارەکەیان وەرنەگرت ناوەکانیان هەموو مسادقە بەڵام کێشەکە لە چییە؟ کێشەکە لەوەیە بەشێک لەوانەیە کە ناویان لەو لیستەدا هەیە بنمونە مەسەڵەن ئەوەیان ناوی ئەحمەد غەزال فەرحانە ئەوە پارەشی وەرگرتووە بەڵام بڕیاریشی هەیە بڕیاری بۆ دەرچووە خۆی کێشەکە لەوێت من گەڕێەوە تۆ شوێن خۆی ساعت و دوای دەحەدەنەوە کەرگودانشێتەوە عەقدەکەی بۆ تازە ئەکرێتەوە ئەوە حالەتی دووەم هەیە کە قەرەبیان وەرگرتووەتەوە ئێستاش بەشێکیان بەخۆیان سێ بەشن یعنی ئەوەی کە دەکرێت تعریبن هەمویان تعریبن بەڵام بەشێکیان هەمویان ناویان لە لیستەکەدایە بەشێکیان پارەیان وەرگرتوێتەوە بەشێکیان ناویان لە لیستەکەدایە بەڵام هەتا ئێستا مادەی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 نەیتوانیا پارەکەیان پێ بدا بەڵام حالەتی سێم لە هەمویان مەترسیدارترە ئەوەیە کە ئەوانەی کە خۆیان پێیان وایە ئەوانە بە تعریب نەهاتوون ئەویش ئەو کەسانن کە لەوانەیە نفوسیان کەرکووک بێ بەڵام بنمونە ئێستا هەندێکیان هەیە لە سنووری سەرگەڕان ئەوانە کاتی خۆی بە ئەسڵ نفوسیان نەبووە کاتێکە لە 75 دێنە سنووری سەرگەڕان لەبەرەوەی بەدوو بووینە نفوسیان نەبووە لەوێن درێکە لە ناحیەی سەرگەڕان لەوێن درێکە یەکەم تەزیری نفوسیان بۆ دەکرێت بە قەیدێکی فەرعی بەڵام کە دەستنە محکەمە ئەو قەیدە فەرعیان بۆ بە 57 کەرکووک حساب دەکەن بۆی بە کەرکووکی ئەسڵی دادەنرێن لەبەر هەندێک دەرن ئەوانە شمولی مادەی 140 ناکەن چونکە لە غەیری محافظەی کەرکووک نەهاتوون ئەوە حالەتی چیتکە هەیە ئەوەیە لەوانەیە عەرەبە کاتێکە زەویە کوردەکە تەرحیل کراوە زەویەکە دراوت ئەو عەرەبەی کە لە سنووری دوو بز مەسەن عەرەب هەیە یان لە سنووری داقوق هەندێک گوند هەیە کوردە هەندێک گوند هەیە عەرەبە کاتێککە کوردەکە تەرحیل دەکرێت ئاوارە دەکرێت زەویەکە دەدرێت ئەو عەرەبەی کە لە گوندەکەی جیرانێتی بەڵام ئێستا لەبەر ئەوەی ئەو کەسە کە دەچێتە نفوس دەڵێ من 57 کەرکووکە محکەمە پێی وایە ئەوە لە چوارچێوەی پرۆسەی تعریبدا نییە لەبەرەوەی لە غەیری محافظەی کەرکووک یان لە دەرەوەی محافظەی کەرکووک نەهاتووە یعنی مەبەستم وچە نەزەرەکە ئەوەیە کە پێیان وایە کە تعریب بەس ئەوانە دەگرێتەوە کە لە دەرەوەی پارێزگای کەرکووک هاتوون لە کەرکووکدا نیشتە جێبن بەڵام لە ڕاستیدا پرۆسەی تعریب تەنها ئەوان ناگرێتەوە پرۆسەی تعریب لە ناو چوارچێوەی پارێزگای کەرکووکیش جێبەجێ کراوە بەوەی کە
کوردەکە تەرحیل کراوە عەرەبەکە لە شوێنێ هاتوۆتە و دەستی بەسەر زەویەکەی داگرتووە. ئەجینا ئەگەر مەسەلەکە تعریب نییە، ئەگەر مەسەلەکە تەمیزی تەغییر دیموغرافی نیە، ینی با بەوشای یاسایەکەی بڵێن بۆ کوردەکە دەردەکرێت لە سنوورەکەی خۆی زەویەکەی لێ دەسێنرێتەوە لەسەر ناوی ڕەش دەکرێتەوە، بەڵام لە گوندەکەی تەنیشتی کە عەرەبە دەهێنرێت لە شوێنی کوردەکەی یان دەست بەسەر زەویەکەیدا دەگرێت بە مولچێت یاخود گرێبەستی کشتتوکاڵی بۆ عەرەبەکە دەکرێت. ئەوە هەمووی تەغییری دیموغرافی، بەڵام بەداخەوە لەوانەیە بەشێک لەوە لە جێبەجێکردنی مادەی 130 ئەویان بەسەردا تێپەڕبوو بیکە ئەوە ئێستش لە محکەمەی بەو جۆرە و بەو نەفەسە یارمەتی دەریان دەبن ئەوانەی کە 57یان کەرکووکە یان بابرێن 57 کەرکووچیان یا قەیدە فەرعیەکەیان هەیە لە ساڵی 76 ئەوانە هەمووی بە کەرکووچی ئەسڵی حساب دەکرێن لە چوارچێوەی پرۆسەی تعریب و تەغییر دیموغرافی دانانن بۆیە بڕیاری محکەمەیان بۆ دەردەچێت. باش کاک محەممەد کاک شێخ دەڵێت لە دوای 2005 کە دەستور دەرچوو و تاوەکو 2019 و 2017 دەکرا سەرکردایەتی کورد خەمێکی لەم بابەتە بخواردایە و لە ماوەی ئەو کاتی دەسەڵاتی کوردی کە لە ناوچە جێناکۆکان دەسەڵاتێکی بەهێزی هەبووە ئەیتوانیم کێشەیە چارەسەر بکات چارەسەری نەکردووە. ئەو کادەم کێشانە چۆن بوون، چۆن قسەی لەسەر کرا و دوپیامی بەڕێستان و داواکاریش لە سەرکردایەتی کورتیە بۆ ئێستا؟ لە ڕاستیدا دەبوایە بکرێتن، بەڵام پێدەچی بەڕاستی ئەوگانەی ئەو فترە زەمەنی ئەوەندا بای ئەوەندەی ئیشیان نەکردووە کە کێشەکە بەو قوڵی چارەسەر کرد، چونکە ڕاستیدا کێشەکە ئالۆزە، کێشەکە گەورەیە و دەکرا هەموو بلێپساوانی کورد کە لە بەغدانە کاتی خۆیان و هزری خۆیان تەرخام بکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە. لەبەرەوەی بەڕاستی ئێمە کێشەی میلەتی کورد لەگەڵ دەوڵەتی عێراق کێشەی ئەو سنوورەیە کە هەموو ناوچە دابڕاوەکانە و ناوجەرگەکەشی کەرکووکە و ئەو زەویانە دەگرێتەوە. دەبواە ئەوە خەمی هەمووان بێ، ناڵم خەمیان نەخواردە، خەمەکە خوراوە بەوەی کە هەوڵدراوە لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 دابنێ، کۆمەڵێک بڕیاریش دەرکراوە، ئەو بڕیاری 2012 ئێستاشان ینی شتێک هەیە، بەڵام لە ڕاستیدا ئەوە کێشەی سیاسیە، ئەوە کێشەی سەرکردایەتی کوردە و کێشەی میلەتی کوردە لە ئەسڵدا لە دەوڵەتی عێراقدا، بۆیە دەبواە کاتی زۆر تەرخان بکرێ بۆی کە ئەو کێشەی لە بنەڕەتەوە بە یاسایی لە ڕووی ئیداریەوە حەل بکرێ بۆی کە ئەو کێشانە تازە سەرهەم نەدا. ئەوەی کە پەیامم چیە؟ پەیام ئەوەیە بەڕاستی ئەگەر من دەڵێم ئەگەر هاتوو کورد یەکگرتوو نەبێ و بە پرۆژەیەکی گشتگیر نەچێتە بەغدا و پێداگیر نەبی لەسەرەوەی گەڕانەوەی ئەو زەویانە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان و هەڵۆشانەوەی پرۆسەی تعریب و گەڕانەوەی بۆ خاوەنە ڕەسەنەکانیان بەڕاستی بەو جۆرەی نەبێ جێبەجێ ناکرێ و ئومێدەوارین کە جێبەجێ بکرێ، بە تایبەتی ئێستا لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتێکی تازەدا بووین وە لە چوارچێوەی تەحالفی ئیدارەی دەوڵات کۆمەڵێک ڕاستپاردە و ئیتفاقیات کراوە و لە پەرلەمان مسادقەی لەسەر کراوە. ئەگەر هاتوو ئەو ڕێنمایی و ئەو ئیتفاقیانە جێبەجێ بکرێ بەلایانی کەم بەشێک لە کێشەی ئەو زەویانە چارەسەر دەکەێت کە ئومێدەوارین پێداگرن بە تایبەتی جێبەجێکردنی بڕیاری 29 کە لە دەسەڵاتی وەزارەتی عەدلە ئومێدی زۆر مەمەکە خالشوانی هەیە بۆی بتوانی ئەو بڕیارەی جێبەجێ بکە بۆی کە بەلایانی کەم بەشێک لە کێشەکانی زەوی کشتتوکاڵی لە زەوی کوردەکان چارەسەر. دەستان خۆش بێ کاک شێخ، جوتیارانی ئەو گوندانە دەڵێن وەکو چۆن عەرەبە هاوردەکان هێزێکی سەربازیان لەگەڵە ئێمەش پێویستمان بەوەیەکەوە هێزێکی سەربازیە بێ پاڵپشتیمان بکات، ئەویش پێویستە هێزی پێشمەرگە بێت و جگەلەوە داوا دەکەنکەوە حکوومەتی هەرێمی کوردستان فشاری زیاتر بکات لە حکوومەتی عێراق وەڕێککەوێت لەگەڵیانە هەمانگ بێت بۆەوەی کەوا بە زووترین کات مادەی 140 جێبەجێ بکرێت، دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تریش ئاسایی بکرێتەوە تاوەکو کێشانەیان نەمێنێت. دو پەیامی ئێوە چیەوە داواکاریتان لە حکوومەتی هەرێم و سەرکردایەتی کورد چییە؟ پێشەوەی ئەگەر مەجال بێت پێشەوەی کەوا جوابی ئەو پەشان دەمەوە، یعنی مخالفاتی دائیرەی زراعە و وەزارەی زراعە تەسەوور کە لیژنەیەکیان پێکێناوە لە ساڵی 2018 لە چەند مدیر عامێک و چەند وەکیلێکی مدیر عام تەسەوور کە هەندێک تەوسیاتیان دەرکردووە کە هەمووی مخالفەیە بە قەراراتی مەجلیسی وزەرا و قەراراتی لیژنەی شؤونی اجتیماعی، قەراراتی لیژنەی تەنفیزی مادەی 140.
يعني تو ورا حكومة عليه مجلس وزراء عليه عقد ملغية أم لا أنسينا عقد كم مجمدة حكومة عليه أبي أو قراري كوا درج ولا نزاعات ملكية يعني كأمية عليه أبي عقد كان إلغاء بكريتوا أم لا حتى يستاق خوي عليه أبي إلغاء بكريتوا بلام خوي جيب جينا كمان نبيني ومدير عام ومعاون مدير عام بتوانا قراري مجلس وزراء قراري مجلس وزراء بوهم وزارته وبوهم ورئيس وزراء وبقورن بالنسبة برشاركي جنابة درباري أو كوا إما بالتأكيد يعني باشكي لويا كوا مهنجي كي شاكبت لنيوان حكومتي العراق ولنيوان حكومتي هريمي كردستان بو أوي كوا أو ناوشانا كنترول بكريت شيل اللاين أمنية وشيل اللاين أكيشانا وبيوشتا يعني هذي بيشمرقة تواجدي هبيت لكركوكا با يارمتيداني سباي عراق بلام وكو جوتيان إما أجر جوتياري عرب بهيس إشتار ناكريت يعني ساق عرب بيه بهيس شاركات مروشتكي وقتية بلا منش هزم هبي أو شيء زي بيت أما بيت بشر وشر وتوب ودبابة شر ناكين إما لسر أما موضوعه أما هموي أبي بقانون شار سر بكريت أبي لقانون شار سري بك لدواي قانون أبي سرو كمار وكو راعي دستور كوا أو لسريتي كوا دستور جيب كريت لحال شو لك مخالفة كي دستور ببت أبي سرو كمار تدخل بك من ليلة وديس أنا واضم لقر ريزم بود جنابي سرو كمار كان من ككرد الناتو أن سردانية كركوك بكن بلان كيشكت شيا أتنا بصرة أتنا مصر أتنا شوية كتير بس حتى يسنين تقول من كركوك سرو كمار لقر ريزو احتراما بو إليه لو تيهاتو تسر تختي سرو كاجي تاي ساقط سيكي بو كركوك نكردوا يقسم علينا بستو بو كركوك بيكات بو وضع كركوك بيكات داواما لسر كدايتي كل أوية كاما لسر كدايتي كل أوية أولا يقدنج بن يك هلويس بن لبغداد شنك بيقدنجين بيت اشتكان بدس نايا وهروها داواما لسر كدايتي كيتين اجتماعي كردستان وجنابي كاك بابل كتشنك أمرو بتوي ونتوي كركوك لسر يكيتي حسابا هذي قوري یەکێتی ها لە کەرکووکە چ لە ئەندام پەرلەمانە بێت چ لە دەنگدانە بێت چ لە خەڵکەکەیە بێت داوا لە جەنابی باوەڵەکەین کەوا لجنەیەک تایبەت بۆ ئەم مەوزوعە پێک بهێنرێت لە خەڵکانێکی شارەزا نەڕوا لە سلێمانی و یەکێکم بۆ بێت لەگەڕ ڕێزم بۆیان لە تەقتەقەوەیەکی بێری بکاتە لەژنە بۆ ئەم کێشەیە بەوان چار ناکرێت ئەم کێشەیە بە خەڵکی منتقەکە معلوماتی خەڵکی منتقەکە لەگەڵ بەغایە ئەگەر بکرێت ئەگەر بکرێت و ئەکرێتیش ئەگەر بیانەوێت یعنی دووسێ پارێزەری چاکیان هەبێت لە بەغدا لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە یعنی شکات بکەن بۆ زۆر شت ڕێگەی ئەگەر کا خالد نەیتوانی ئەو بڕیارەی بستنەوە جێبەجێ بکات لە محکەمەی اتحادی شکاتێک لە وەزارەی عەدل بکرێت کەوا ئەو بڕیارە بۆ جێبەجێ نەکراوە کەوا ئەمە بزانە ئەمە کتابێکی هادی عامریە کە ڕئیسی لجنەی مادەی 140 نووسیوێتی بۆ وەزارەی عەدل لە ساڵی 2013 ئەڵێ بڕیاری ژمارە 29 ئەبێت تەنفیز بکرێت و پێویستی بە پەرلەمان نییە چونکە لجنەی شؤونی شیمال قاراتی خۆی قانونی نییە وەکو مەجلیسی قیادەی ثەورە نییە جا ئەگەر سەرکردایەتی کورد لایەک لە وەزعەکە نەکاتەوە ڕەنگ هەیە بن نەتیجە کورد لە مەنتقەکە هێواش هەڵکەنرێت ئێستا مەگەر لە دێهاتەکانی خۆمان هەڵکەنرێت جەماعەت کاک محەممەد لە سەرکەران و جەماعەت هەڵکەن بەرەوبەر کورد حەسرە بێت دێتە کەرکوو لە کەرکووش ئیدارە دەکا قلق لە تێقوچێرین بەرەو سلێمانی و بەرەو لەر دوو کەچین لە ئەوان بەخۆمان دانیشتنە بێ بەخێومان کردی خۆش بێ زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکان بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سنووری ناحی سەرگەڕان و شێخ نەجات مکەڕم تاڵبانی کەسایەتی و جوتیاری سنووری قەزای داخ و سوپاسدانەکەم سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەربوون لە بازنەدا لەگەڵتان بووم هەر شاد بوون و خواتان لەگەڵ